آخر ئەوە 30 ساری ئەمن بەسەر لە خەستەخانەم جێڕایە. نەخۆش بوو واتە. نەخۆش بوو. نەخۆشی نەفسی بوو، لە نەخۆشی نەفسی چانە بوو. لە پاشی نەفسیەکەش هەر نەفسی چانە بوو، دەرمانم بۆ کڕی و دەرزیم لێ دەدا و سەری لە کارەبا دراو. وەڵحاصیل کێشەشی زۆر بوو، 30 ساری ئەمن هەر لە خەستەخانەم بووم، هەر لە خەستەخانە بە تاق دەنێ. دەچووم لە دیاریدا دەنیشتم، دکتۆر دەیگوت کاکە مەمنوعە نابی ئەوە تۆ بێی لە دیار. ئەی گوتم کاکە کەس نییە نەداشی دێ، نە برای دێ، نە وشی دێ، نە کەسێک دێ، دەگەرم نا سەرافەتیم لەگەر بکە. بەخۆم دەبێ ئەوە لە دیار دانیشتم، چی دەوێ کاکە؟ ئەوە خزمەتیەکەن و ئەمەلیاتیەکەن، کاکە ئەوەندە پارێ دەکا، ئەوەندە پارەکەی لەدەستی دکتۆری دەکەم و بهێنمەوە لە خوژمێشی لە کرێستی بێت لە ئیدی کە خانی خۆم ئەوە درێژی دەکەم و بڕوو بە خرتی ئەوها بووە. ژیانەکە هەر ڕۆژان ژیا شەوی نوێم ئەمرە خوای کردو بێرەوە ناشتیتمەوە.